الله أكبر. الله أكبر. الله أكبر. أشهد أن لا إله إلا الله. أشهد أن لا إله إلا الله. أشهد أن محمدًا رسول الله. أشهد أن محمدًا رسول الله. حي على الصلاة. حي على الصلاة. حي على حي على الفلاح. الله أكبر. الله أكبر. لا إله إلا الله. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه، ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا وفتن زماننا. من يهده الله فلا مضل له، ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وهو ولي الصالحين وناصر المستضعفين وقاصم الجبارين. وأشهد أن سيدنا وإمامنا وقدوتنا محمدًا عبد الله ورسوله. نشهد أنه بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة ومحى الظلمة وجاهد في الله حق جهاده، فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار وصحبه البررة الأخيار ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاءالله. عاقبة الظلم في القرآن. سەرنجام و عاقبەتی ستەمکردن لە قورئاندا خوای پەروەردگار چۆن باسی کردووە. زاڵمان و داگیرکەران و مولهوڕان و خوێنڕێژان
لە هەموو مەسئلەکانە دژایەتی یەک ئەکەن و خلافیان هەیە و خەریکی هەڵکەندنن چاڵ بۆ یەکتری هەڵئەکەنن، بەڵام لە قەزیەی کورد و مەسئلەی کووردا هەمویان هاوڕان و هاوپەیمان و بە یەک شێوەیە بیرەکەنەوە و هەمویان هاوڕان لەسەر ئەوەی کە ئەم گەلە مافی ژیانی نییە، ئەم گەلە مرۆڤ نییە، بە مرۆڤ حەسێبی ناکەن. هەمویان هاوڕان لەسەر ئەوەی کە ئەبێت دائمە ژێردەستە بێت، دائمە چەوساوە بێت، دائمە لە ژێرەوە بێت، گەشە نەکات. ستەم و زوڵم لە قورئاندا ئەوەنەی کە باس کراوە باسی شتیکە نەکراوە. یەکەم ڕەب العالەمین ئەفەرمێ هەر کەسێ ستەم بکات خوا خۆشی ناوێت، والله لا يحب الظالمين. پەروەردگار خوای ڕەب العالەمین خۆشی نایە لە ستەم و ستەمکاران. دووهەم خوای پەروەردگار سەریان ناخات، نە لە دنیادا نە لە قیامەتا، ئللا عاقبەتەکەیان تیا چوونە. وما للظالمين من أنصار. خوای پەروەردگارە فەرمێ بۆ ستەمکاران و زاڵمان کۆمەکیکەر و یاریدەدەر نییە، هەم لە دنیادا هەم لە قیامەتا. کارەکەیان کارێکی خەتەرە، کارێکی قێزەونە. سێهەم لە قورئاندا خوای ڕەب العالەمین وەکو چۆن نەهی کردووە لە ستەم، نەهی کردووە لە شەعب و لە گەلان کە مەیلیان هەبێ بۆ ستەمکاران، پشتیان بگرن، دەنگیان پێ بدەن، ئەشەمبیلایان بۆ بکەن، سەریان خەن. خوا نەهی کردووە لە گەلان کە نابێ پشتی ستەمکاران بگرن. ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار. خوا فەرمێ بەدڵیش خۆشتان نەوێن، مەیلتان بۆیان نەبێت، پشتیوانیان مەکەن، دوعای خێریان بۆ مەکەن. ئەوانەی کە ستەم ئەکەن نزیکیان مەکەون، چونکە بە ئاگری جەهەنەم ئەسووتێن. گەلەکان، چەوساوەکان، ماڵ وێراونەکان، ئەی گیرفان بڕاوەکان، ئەی برسی کراوەکان، بەدڵیش ستەمکارانت خۆش بوێ. فتەمەسەکم النار. خوای پەروەردگار بە ئاگری جەهەنەم ئەتسووتێنێت. خوا لە قورئاندا ئەفەرمێ ستەمکاران شوێن هەوا و ئارەزوو و شەهوەت و نەفسی خۆیان کەوتوون. ئەو کبر وایان لێ ئەکا ستەم بکەن. بل اتبع الذين ظلموا أهواءهم بغير علم. خوا فەرمێ بەڵکو ئەوانەی کە ستەمەکەن، تاوانبارن، زوڵم لە گەلانەکەن، بۆیە ستەم ئەکەن چونکە کبر وایان لێ دەکات، هەوا و ئارەزوو فیزبەرزیان وایان لێ ئەکات کە ستەم بکەن و ملکەج نەکەن بۆ حەق. خوا فەرمێ هەر کەسێ ستەم بکات و پشتی ستەم بگرێت، خوا هیدایەتی ئەو کەسە نادا. والله لا يهدي القوم الظالمين. خوای رب العالمین هدایەتی قەومێ نادا کە ستەمکاریان کابێت و ظاڵم بن. خوا سەریان ناخات. إنه لا يفلح الظالمون. بەڕاستی خوای پەروەردگار کۆمەکی و سەرخەری ئەوانە نییە کە ستەمکارن، سەرنجامی ستەمیش تیاچوونە، ماڵوێرانیە. فتلك بيوتهم خاوية بما ظلموا إن في ذلك لآية لقوم يعلمون. خوا فەرمێ ئومەتانی پێشوو سەیریان بکە، ئەوە خانوەکانیانن، قەومی عاد، قەومی لوط، قەومی ثەمود، هەموو قەومەکان ببینە. فتلك بيوتهم خاوية. ماڵەکانیان چۆن وێران بوون، شوێنەوارەکانیان چۆن ماون بوون بە عیبرەت بۆ خەڵکی، بۆ لما ظلموا، چونکە ستەمیان نەکرد. کەواتە ستەم ماڵوێرانی بەدواوەیە مسڵمانەکان.
فانظر كيف كان عاقبة الظالمين سيرك بڕوانە سەرنجام و عاقبەتی ستەمکاران بەکوێ وانا مەموو پاشا ملهڕ و ملقەویانە چیان لێ هات کوا زاڵمەکان کوان فرعون کوا نەمرود کوا شەداد کوا قاڕون کوان ئەمانەی سەدەی بیستەم و سەدەی بیست و یەکەم چیان لێ هات دەرسێ پەندێ عیبرەتێ سزای توندیان هەیە خوا فەرمێ لە قورئاندا ئەفەرمێ زاڵمان سزای تندیان بۆ ئامادەکراوە الذين يظلمون الناس ويبغون في الأرض بغير الحق أولئك لهم عذاب أليم أوانيك استمل خلقيكا أيان شوسياننوا أيان كجن ماليان ورانكا ببومباو بتيارو بنابالم لياندن برسيانكا طغيانكا لسر أرزا ببي حق خوا فرمي أوان سزايكي زور تنديان بو هيا لقيامتا ولا قرآني بيروزا خواي پروردگار ظلم و ستمي يكستان كردوا بهلاكتو لناوچون إنا مهلكو أهل هذه القرية إن أهلها كانوا ظالمين إنا مهلكو أهل هذه القرية أما أو فريشتان بون هاتن بولاي إبراهيم صلاة وسلام إخوان لسربيت مجديان بيدا بإسحاق أي جناني بو حاضر كردن وايزاني إنسانا وتيان إما مروفنين وفريشتين خوان أردويني بو أوي أهلي أو ديا لناوبرين كاللوطي براتي فيها كاللوط هم خزمي إبراهيم بوا هم براي إبراهيم بوا لنبوتا إما هاتوين أو دي لناوبرين هلاكي بكين تفرتوناي بكين بو إن أهلها كانوا ظالمين چونك أهل كي استميانك لسنور درچوبون پیغمبر فرمي صلى الله عليه وسلم إبراهيم فرموي أجر الصدن فريان تياب إصلاح بن نايرو خينن وتيان نخير فرموي هشتا نخير حتى هاتا والسردا وتيان دنا فري إصلاح كريشيان تياب شاك ساس كظلم نكنا نايرو خينن فرموي أيجر كسيكي تيابه وتيان كسيكي شتيابه مسلمان بأو دينار خير قال إن فيها لوطا فرمي دخل لوط تيابه وتيان نحن أعلم بمن فيها إما أزانين بويكوات تيابه كلوطا أي لوط لقل أهلك تابرو دروا إن موعدهم الصبح أما أنا بياني موعد يا نبو هلاكك أليس الصبح بقريب أو فريشتانات شون لا أو قند ظالمة لوط أهلك يا عن دركر أما نستمكار بون خوين ريغ بون بأدب بون بران بربخوا پیغمبر صلى الله عليه وسلم فرموي أو فريشتانة قندك يا عن برس كردوا قندك يا عن برس كردوا بو آسمان أو أن برزيان كردوا حتى سمعت الملائكة حتى فريشتكان جويان ليبو كلا شيء قندك أخوان نياح الكلاب حتى جويان ليبو فريشتكان كصقكان يان أوري ونبرس كرانوا وحتى سمعوهم تسبيح الملائكة أو أنت برز كرانوا أبو آسمان حتى أوان تسبيحات فريشتكان يان أبيست برز كرانوا وأخوا فرموي جعلنا عاليها سافلها أوين كردن سروجيري كردن ظلم يكسان بنابود بون بسروجير بون بويا أو عاقبتيتي كوتا هرشي خوال لظالمان واستمكاران ألا لعنة الله على الظالمين خوايتر ودقار نفرتي لكردون نفرد لاستمكاران وتدور لرحمتي إخوة رحمتي إخوة چەند استموا استمكاران لي ودور مسلمان كان جمهور علماء فرمون فرعون بهي كفر وغرق نبو
کافربوون بیانە نییە بۆ شەڕکردن کافربوون میلەتێک کافر بێ خوا لە ناویان نابات لا ئیکراهە فی الدین ئەی چی ظڵم و طوغیان و سەرکەشی وای کرد فرعون لەناو بچێت کە خەڵکی سەرەبڕی کە خەڵکیە کرد بە کۆیلە کە خەڵکی برسیە کرد نانینە ئەدا بە خەڵک ئێمەی کوردی هەر چوار پارتەی کوردستان کە ئێستا لە شارێک و بەشێکی جەستەی کوردستان ڕوبەڕووی ئەو ستەمە گەورە بووەتەوە کە عەفرینە هەر وەرزە و شارێک ڕوبەڕووی ستەمە بێتەوە ڕۆژێ لە ڕۆژهەڵات ڕۆژێ ڕۆژئاوا ڕۆژێ باکوور ڕۆژێ باشوور هەر جارە و شارێ ئەم زاڵمانە ئەگەر خلافیشیانە بێ لە نابودکردنی گەلی کوردی مسڵمانە هەمووی یەکن هەمووی یەک هاوڕان گرنگ ئەوەیە کورد هەر ژێردەستە بێ و تەقسیم بێت من لێرەوە دەڵێم بەڵێ ئێمە مەظلومین بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی من ئەعان ظالما سلطه الله عليه هەر کەسێک پشتگیری و کۆمەکی ستەمکارێ بکات ئەو دوژمنە خوا زاڵی ئەکا بەسەریە ئەمانەی کە ئێستا لە عەفرینە مقاومە دەکەن هەر ئەوانە بوون پشتگیری ئەسەدی خوێنڕێژیان کرد دیفاعیان لە ئەسەد دەکرد بەڵێ کوردن پێمان ناخۆشە ئێمە ئەوامان لێ دێت کورد دژمنی خۆی ناناسێ مسڵمانەکان قازی محەممەد لە وەسیەتەکەیە فەرمووی گەلەکەم متمانەتان بە دوژمن نەبێت متمانە بە دوژمن مەکەن دوژمن هەر دوژمنە دوژمن بە فارسی قسە بکە بە عەرەبی قسە بکە بە تورکی قسە بکە هەر دوژمنە متمانەتان پێی نەبێ بەکارتان هێنێ ئیستیغلالتانەکە تەفرەقەتان تێخا هەرواش بووە و هەرواژە بێت ئێستاش مێژوو دووبارە ئەبێتەوە مسڵمانی کورد پێش 72 ساڵ لەمەوبەر لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە مانگێکی وەک ئەم مانگەدا 72 ساڵ لەمەوبەر رووسیا کۆماری مەهاباتی فرۆشت بە شای ئێران ئەمڕۆژ ئەو رووسیایە پشتی لە شەڕڤانانەکانی عەفرین کرد گڵۆپی سەوزی بۆ تورکیا هەڵکرد ئەوە هەجوومە کاتە سەری مناڵانی بێتاوان بە بۆمب و بە تەیارە و بە ناپاڵم ئەکوژێت مناڵ تاوانی چییە ئەمانە ئەم دوژمنانە چکی تازە لە ئێمە تاقیەکەنەوە حسابی مردوو بۆ ئێمە ئەکەن حسابی جرج و مار و مێرو بۆ ئێمە ئەکەن دکتۆرەکان کاتە ئەیانەوێت دەرمانە تاقیکەنەوە ئەچن زیندەوەرەکان جرج و مشک و ئەوانە ئێنن لەسەر ئەوانە دەرمانەکە تاقیەکەنەوە لەسەر گیاندارانە ئەم چەکانەش کە ئێستا ئەم زاڵمانە دروستیان کردوون دوو جەمسەرە غەرب کە ئەمریکایە شەرق کە رووسیایە ساڵانە چەکی نوێ پێشکەشەکەن ئەی دەکە تاقیکاتەوە بە کوردی داماوی خۆشباوەڕ کە ئێستاش نازانێت کێ دڵسۆزیەتی ئەم چەکانەیان پێدات بە پارەی خۆی پارە ئەدا کورد پێیان تاقیەکاتەوە خۆشی پێ لە ناو ئەبرێت هەتا ئیشیان پێمان بوو شەڕی داعیشیان پێ کردین چەندین هەزار کەسیان لێ بریندار و شەهید کردین داعشیان بۆ دروست کردین و ئاوایان لێ کردین کە ئیشیان پێمان نەما چیان لێ کردین چۆن فێڵیان لێ کردین لە هەر کوێ مەظلوم هەبێ مسڵمانەکان ئێمە وەکو مسڵمان دیفاعی لێ دەکەین ئەو منداڵانەی کە بەرتۆپ و تەیارەی جەندرمەکانی تورکیا لە ناو ئەچن ئەوانە بێتاوانن ئەوانە مەظلومن ئەوانە ئەگە کافریش بن ئەوانە مادام مەظلومن ئێمە دیفاعیان لێ دەکەین خۆوانە بێتاوانن هاوزمانمانن هاوڵاتی خۆمانن ئەبێ پێمان ناخۆش بێ دیفاعیان لێ بکەین بەڵام ئەبێ ئەوەش بزانین کە بڵێن ئێمە خۆمان هەڵەمان زۆرە ئەم کوردە داماوە هەر خەریکی ئەوەیە
کە چۆن چاڵ بۆ یەکتری هەڵکەنێت، چۆن پشتی یەکتری بگرین، چۆن خەریکی ئەوەین لە باتی ئەوەی پشتی یەکتری بگرین، خەریکی ئەوەین چۆن پشتی یەکتری بشکێنین، چۆن فێڵ لە یەکتری بکەین. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لا تتمنوا لقاء العدو، هەرگیز تا و هەرگیز تەمەنا مەخوازن کە ڕوبەڕووی دژمن بنەوە. ئەگەر ڕوبەڕوویش بوونەوە دەی پێقاین بن، دیفاع بکەن، هەڕەشە مەکەن، هەنگاوی زلمەنێن. ئەم کوردە لە باتی ئەوەی خەریکی ڕێخستنەوەی ماڵی خۆی بێ، وەکو چۆن دوژمنان تەفرەقەیان تێخستوین، خۆشمان خەریکین لە ناوبردنی یەکترین. دڵنیابن مسلمانەکان هەر کەسێ ستەمی کردی بێ و ستەم بکە خوا ڕسوایەکات. بەڵام ئەوەش بزانین ئێمە چەندێ لە بەرنامەکەی خوا دوورکەوتینەتەوە، چەندێ دڵسۆزین بۆ دینەکەمان، چەندێ لەگەڵ خوا سوڵحمان کردووە. باشە ئەو تەلەڤیزیۆنانەی لەم کوردستانەی باشووری خۆمانە ئەڵقەی تورکی لێ ئەدەن، ئەڵقەی تورکی ئەکەنەوە بە کوردی، چەندین دۆلار و دینار و ملیۆنەها دۆلار ئەدەن بۆ ئەوەی ئەڵقەی تورکی بکڕن. بۆ هەڵوێستەیە هەڵناگرن کە تورکیا براکانمان لە عفرین شەهید دەکات و مناڵان پارچە پارچە ئەکات، بۆ بایکۆتی ئەو حەڵقە تورکیانە ناکەن؟ بە پارەی خۆمان، بە پارەی ئەم میلەتە ئەو ئیعلامە ئەڕۆی بڕێوە، ئیعلامی حیزبین، هەر تەتەلایەتی و حیزبێکی لە پشتەوەیە، حیزبەکەش پارەی من و تۆیە ئەیبا، موچەی من و تۆیە ئەیبا، ئەیبا ئەیفرۆشێت چی ئەکرێت؟ حەڵقەی تورکی ئەکرێت، شتومەکی تورکی ئەکرێت. ئێ لێرەوەی کاتۆ بە کوردی پۆخڵەوات و تەقلید و عاداتی بۆگەنی ئەوانەنە لێرە بۆ ئێمەیلی ئەیدا مناڵەکانمان سەیریەکات. بۆچی بایکۆتی ناکەن؟ ڕەنگە هەر بە پارەی نەوتی من و تۆ بێت کە بە تاڵان تورکیا بردوویەتی ئێستا ئەم بۆمبۆیانە بکڕێن بدرێ لە عەفرین. کورد تاکەی عاقڵ نابێت، تاکەی بیر ناکەینەوە. ماشاء الله ئەو تەلەڤیزیۆنانە ئەخلاق بڵاوەکەنەوە، فێری دینداریمانەکەن، فێری ڕەوشتمانەکەن. ڕاستی بەڕاستی کورد زۆر بێگانە پەرستین مع الأسف، بەڕاستی زۆر معجەمی بێگانەین، بەڕاستی مع الأسف. ئێستەش عەرەبەکان لە بەغایە بینیتان لە سەدرا چۆن جوندەکانی ئەمریکایانە کوشت. ئێمە ئەمریکا هات چۆن باوەشمان بۆ کردەوە لە شوێنە سیاحەکانە پێشوازیمان لە جوندەکانیانە کرد، گوڵمان پێ بەخشین، خزمەتمانە کردن، هەموو شتێکمان پێ بەخشین. بەڵام سێرەکەی ئەمریکا ئێستەش پشتی سەدر ئەگرێت تا کورد. وەیە ئەخلاق لە سیاسەتان نییە. ئەم تورکانەی کە ئێستا واکەن لە عەفرین، زۆربەی عولەمایانی عەرەب وەکو سیوطی، وەکو ئیمامی سودی، چەندین عولەما ئەڵێن تورک لەنەوەی یەئجوج و مەئجوجە. ئەمە قسەی عولەماکانە، قسەی سیوطیە، قسەی سودیە. ئەڵێ کاتێ ذوالقەرنەین سەدی یەئجوج و مەئجوجی دروست کرد بۆ ئەوەی نێنن بەرەوە، ئەو سەدە کە دروستی کرد ذوالقەرنەین 22 قەبیلە بوون، قەبیلەیەکیان ڕایان کرد، فراریان کرد. ذوالقەرنەین وتی تەرکیان کەن، ئەو تورکە لە تەرکەوە هاتووە ئەڵێ نەوەی یەئجوج و مەئجوجن ئەوانە. ئەمانە کورد بە ئینسان نازانن. عەرەب چۆن سەیرمانەکا، فارس چۆن سەیرمانەکا، مافی ژیانمان پێڕەوا نابینێت، تورکیش لەوان خراپترە. بەڵام ئێمە هەموو شتێکمان سێرەکەی تەسلیمی ئەوان کرد. ئەبینین دیفاع لەوانەکەین زۆر جار بۆ ملشکاندنی خۆمان، نەهاتین تەنەزل بۆ یەکتری بکەین، گەلی خۆمان ئاشکەینەوە، هەر خەریکی بێگانە پەرستی بووین. هەتا واش بین دڵنیابن هەر زوڵم بەسەرمانە ساڵە، هەر زوڵم نیامان لە ناومانە بەردەوامە. داوا لە خوای گەورە دەکەم، خوای گەورە ئەم میلەتە هۆشیار کاتەوە، خوای گەورە ڕەحمان پێ بکات، خوای ڕەحمان بکات. ئەوەی مناڵی فەقیر و هەژار و بێدیفاعە کوژێ، خوا پشتی بشکێنێ. ئەوەی زوڵم لەم میلەتە ئەکا خوای ڕسوای بکەین. چۆن زاڵمانی پێشوو ڕسوا بوون، خوای ڕسوایان بکەین. ئەوەی مناڵانی عەفرین و مناڵانی کوردستانی باشوور و
ڕۆژهەڵات و باکوور گەنجەکانیان لە سێدارە ئەدا خوا لە ناویان بری خوا ئەوەی ظڵم لەم میلەتە ئەکا بێحورمەتی بکەین ئەوەی خائینە بەرامبەر بەمگە لە خوا بێحورمەتی بکەین خوایە وڵاتمان ئەوەدان کەیتەوە وڵاتمان لە هەموو فیتنە و فەساد و پارێزی خوا دوعاکانمان دیوارکەی خوا لە گوناحی باوک و دایەکمان خۆشکەی لە گوناحی مردووەکانمان خۆشکەی خوا شیفای نەخۆشەکانمان بێ خوا شیفای نەخۆشەکانمان بێ خوا شیفای نەخۆشەکانمان بێ ئەو موسڵمانەی بەربۆتەوە لەسەردا خوا شیفای بێ ڕەحمی پێ بکەی ئەو موسڵمانەی لە نەخۆشخانەی هیوایە خوا شیفای بێ ئەو ئافرەتێکی فەقەڵاتی مل بووە خوایە شیفای بێ ڕەحمی پێ بکەی یا ربی هەر کەسێ دوعای خێری کردووە تۆ بە حاڵی ئەزانی زەلیل و کوفتەیە خوایە گیان شیفای بێ خوایە شیفای بێ ئومەتی پێغەمبەر بێ خوایە وڵاتمان ناوەدان کەیتەوە خوا هەرزانەکەیتە وڵاتمانەوە خوایە لە بەڵام سەدمان پارێزی خوایە لەم قەرانە ڕزگارمان بکەی خوایە بە ئیسلامەتی بمان ژێنی بە ئیسلامەتی بمان برێنی خوایە بە شەفاعەتی پێغەمبەرمان بکەی آمين. الحمد لله رب العالمين وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين 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 برحمتك يا أرحم الراحمين. آمين آمين والحمد لله رب العالمين. الحمد لله رب العالمين وأشهد أن لا إله إلا الله ولي الصالحين وأشهد أن سيدنا محمدا عبده ورسوله اللهم صل وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وأصحابه الطيبين الطاهرين. رضي اللهم عن سادات ديننا وأئمتنا حضرة أبي بكر وعمر وعثمان وعلي وعن الحسن والحسين وحمزة والعباس وسائر الصحابة والتابعين رضوان الله تعالى عليهم أجمعين. رضوان الله تعالى عليهم أجمعين. أما بعد عباد الله أوصيكم ونفسي القاصرة المذنبة أولا بتقوى الله وطاعته واجتناب معصيته والتزام أوامره ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب. واعلموا عباد الله لقد قال الله تعالى في كتابه العزيز أعوذ بالله من الشيطان الرجيم الذين يظلمون الناس ويبغون في الأرض بغير الحق أولئك لهم عذاب أليم. وقال رسول الله صلى الله عليه وسلم الظلم ظلمات يوم القيامة أو كما قال وصلوا وسلموا على من ختمت به النبوات والمعجزات كما صلى ربنا رب الأرض والسماوات إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. صلى الله تعالى عليك وسلم يا رسول اللهم صل الله. وسلم على سيدنا محمد القائل الراحمون يرحمهم الرحمن يا أيها العاشقون قدر جماله يوم القيامة صلوا عليه وسلموا تسليما. صلى الله تعالى عليك وسلم يا حبيب اللهم الله. اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذلنا وخذل المسلمين. اللهم ادفع بلاءنا واقض حوائجنا وارحمنا وارحم موتانا واشفنا واشف مرضانا وسلمنا وسلم احيانا. اللهم اغفر ذنوبنا اللهم استر عيوبنا اللهم فك اسرنا اللهم اصلح ذات بيننا اللهم الف بين قلوبنا اللهم ادفع الظالمين بالظالمين واجعلنا من بين ايديهم سالمين. اللهم احفظ بلدنا هذا وسائر بلاد المسلمين امين. الحمد لله رب العالمين. عباد الله إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي. الله أكبر الله أكبر لا إله إلا الله استووا واعتدلوا رحمة الله القاسم فرد الصمد.
الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الرحمن الرحيم، مالك يوم الدين. إياك نعبد وإياك نستعين، اهدنا الصراط المستقيم، صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. والذين جاءوا من بعدهم يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. ألم تر إلى الذين نافقوا يقولون لإخوانهم الذين كفروا من أهل الكتاب لئن أخرجتم لنخرجن معكم ولا نطيع فيكم أحدا أبدا وإن قتلتم لننصرنكم والله يشهد إنهم لكاذبون. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الرحمن الرحيم، مالك يوم الدين. إياك نعبد وإياك نستعين، اهدنا الصراط المستقيم، صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. لئن أخرجوا لا يخرجون معهم ولئن قتلوا لا ينصرونهم ولئن نصروهم ليولن الأدبار ثم لا تنصرون. لأنتم أشد رهبة في صدورهم من الله ذلك بأنهم قوم لا يفقهون. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله
السلام عليكم ورحمة الله.